حکوومەتی هەرێمی کوردستان ئاماژە بۆ دەکات ئەو بڕەپارەی کە لەلایەن بەغدادەوە ڕەوانە کراوە بە شیموچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان ناکات. بڕیاردەری لیژنەی داراییش لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق دەڵێت دەبێت بەغداد مانگانە 418 ملیار دینار ڕادەستی هەرێم بکات. بڕیاردەری لیژنەی دارایی لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق ڕایگەیاند بە پێی پرۆژەی یاسای بودجەی گشتی عێراق بۆ ساڵی 2018 دەبێت مانگانە حکوومەتی ناوەند زیاتر لە 418 ملیار دینار لە پشتی بودجە بۆ هەرێمی کوردستان بنێرێت. ئەحمەدی حاجی ڕەشید بڕیاردەری لیژنەی دارایی لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق بە کورسان نیوزی ڕاگەیاندووە ئەو بڕەپارەی کە 370 ملیار دینارە و بەغداد بەناوی موچەی فەرمانبەران ڕەوانەی هەرێمی کوردستانی کردووە و بە شێوەی پێشینەیە و پەیوەندی بە بودجەوە نییە. ئەحمەدی حاجی ڕەشید ئاماژەی بۆش کردووە بە پێی پرۆژەی یاسای بودجەی گشتی عێراق بۆ ساڵی 2018 دەبێت مانگانە حکوومەتی ناوەند زیاتر لە 418 ملیار دینار لە پشتی بودجە ڕادەستی حکوومەتی هەرێمی کوردستان بکات لە بەرامبەردا هەرێم پابند بێت بە ڕادەستکردنی دۆسەی نەوت بە کۆمپانیای سۆمە و دەواازە سنووریەکان بە دەسەڵاتی فیدراڵی. بەڵام تا ئێستا ئەو دوو دۆسیە لە نێوان هەرێم و بەغداد گفتوگۆی لەسەرە و نەگەیشتونەتە ڕێکەوتن. ئەحمەدی حاجی ڕەشید بڕیاردەری لیژنەی دارایی لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق وتیشی ئەو بڕەپارەی کە 370 ملیار دینارە و لە بەغدادەوە ڕەوانە کراوە پێشینەیە چونکە تا ئێستا یاسای بودجە نەکەوتوەتە بواری جێبەجێکردنەوە. بەڕێعەدەری لیژنەی دارایی لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق ئاماژەی بۆش کردووە ئاگەری زۆرە مانگانە بە شێوەی پێشینە بەغداد پارە ڕادەستی هەرێم بکات کە بە پێی وتەی ئەو ڕێکارە بە پێی ڕێکەوتنێکی سیاسی نێوان حکوومەتی هەرێم و حکوومەتی ناوەندی ئەنجام دەدرێت. لای خۆشەوە سعد حەدیسی وتەبێژی حکوومەتی عێراق بەبێ ئەوەی ئاماژە بە هیچ بڕارێک بکات ڕایگەیاند بەغداد مانگانە بە شێوەی پێشینە پارە ڕەوانەی هەرێم دەکات کە لەگەڵ داهاتی ناوخۆ و فرۆشتنی نەوت حکوومەتی هەرێم پارەی موچەی فەرمانبەران دابین دەکات. هاوکات حکوومەتی هەرێمی کوردستانیش لە ڕاگەیەنراوێکدا ئاماژەی بەوە کردووە ئەگەر بەغداد مانگانە بەردەوام بێ لە سەرناردنی ئەو بڕەپارەیە کە 370 ملیار و 540 میلیۆن و 465 هەزار دینارە لەگەڵ داهاتی نەوت و داهاتی ناوخۆی هەرێمی کوردستان دەستکاری پاشەکەوتی موچە دەکات بە جۆرێک کە لە بەرژەوەندی موچەخۆرانی هەرێمی کوردستاندا بێت.